کاک ئاوارەم کاتت باش؟ ئەم کەسان باش بەڕێز باش بەڕێزم زۆر سوپاس دەستخۆشی لە بەنامە جوانەکەتان دەکەم زۆر سوپاس دەکەم کاک ئاوارە لەکوێوە لەگەڵمانی لە ڕانیەوە لە ڕانیەوە سەر هەردوو چاوانمان کاک ئاوارە پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆن بوون باش بوون؟ والله الحەمدوللا ڕەمەزانێکی زۆر خۆش سپاس بەخوای گەورە الحەمدولله ڕەمەزانێکی خۆش بوو بە ئاسانی بەڕێوە چوو ئیتر وردەوردەوە لە کۆتاییەکان نزیک دەبینەوە ئیشاڵڵە خوا نوێژ و ڕۆژوی هەموو لای قبوڵ بکە کاک ئاوارە بەچیەوە خەریکی؟ وەڵا کاستم لەشت ساغ بێ ئیشاڵڵە فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە باش دەبێ باشە زەرد و کام ژمارە لە بۆکسی زەرد کاک ئاوارە؟ ژمارەکەم ژمارە 2 با پرسیاری ژمارە 2 بێتە سەر شاشە ساڵی چەند هەڵبژاردەی عێراق نازناوی جامی ئاسیایی بەدەستهێنا؟ ساڵی چەند ساڵی چەند هەڵبژاردەی عێراق نازناوی جامی ئاسیایی بەدەستهێنا؟ غەڵەت نەبم 2008 بوو ناحیە عەودە ناوەڵڵا کاک ئاوارە زۆر نزیک دەڵێ هەندێک دوورترە بۆ خوارێ بۆ سەرتر نانە لە بۆ خوارێ 2000 و چەند 2014 ناوەڵڵا با ئاسانکاریت لۆ بکەم لە 2000ەکانە ینی لە 1 تا 10 لەو بەینەیە 2008 2008 دڵنیای؟ والله کاراسانی بۆ پێی سپاس دەکەم وەڵای زۆر نزیکت کردەوە هەر برای هەشتیە هەشتی بۆ خواریان بۆ سەرێ ئەوەیان با بە دڵی خۆت بێ کاک ئاوارە والله یاری کۆتایی ماگا لێ بوو ئەگەر جامەکەش بێسینە بەس وڵای ساڵەکەم دەخی لە بیر نەمابوو دەی پێم بڵێ 7 یان 9 بە حەوت بێت با 7 بێ ئێمەش با وەڵامی دروست ببینین بەڵێ 2007 بوو دەستت خۆش بێ سپاس بۆ وەڵامەکەت زۆر سپاس بە هیوای سەرکەوتن دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ تۆش سەرکەوتوو بیت کاک ئاوارە لە ڕانیەوە